یادی لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بێت لە شاری سلێمانی بە گەرمی شکۆوە بەڕێوە چوو. هاوڵاتیان بەشداریکی فراوانیان لە چالاکیە جۆرە جۆرەکاندا کرد. لەم بۆنە ئیرفانی ڕۆحیەدا شیعر و قەسیدە و مناجاتی ئیسلامی پێشکەش کران. ئەم یادە پیرۆزە وەک دەرفەتێک بۆ نوێبوونەوەی ئیمان و بەهێزکردنی پەیوەندیە ڕۆحیەکان لەلایەن هاوڵاتیانەوە بەرز نرخێنرا. زۆرم پێخۆشە بۆ یادی مەولوی پێغەمبەر. خوا لە هەموو کەسێکی هەچی خێرێگا خوا لێی قبوڵ کات. یادی لە دایکبوونی حەزەتی فەخری عالەم لە هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستان و شاری سلێمانی پیرۆز بێ. ئەم مەقامە پیرۆزە مەقامی حەزەتی حاجی کاک ئەحمەدی شێخە. هەموو ساڵێک لە 12 ڕەبیع الأوەلە هەڵەسێ بەم یادە پیرۆزە خەڵکێکی زۆر کۆکەنەوە بۆ یادی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. حتا خێر و حەسەنات بکا و سەڵەوات لەسەر پێغەمبەر بدا بۆ هەموو شتێ باشترە. خوا و پێغەمبەر ڕەحم بەم کوردە بکا و هەموو یەک بگرێ و ئەم ئاژا و ناخۆشیە نەمێنێ لە بین ئەم میلەتە داما و فەقیرەیە. خوا ڕەحم بە هەموو لایە بکا بۆ خاتری حورمەتی ئەو پێغەمبەرە نازدار و خۆشەویستە. لە مزگەوتی گەورەی سلێمانی کەمەڵبەندێکی گرنگی کۆبوونەوەکە بوو هاوڵاتیان داواکار بوون ئەم یادە ببێتە سەرچاوەی ئاشتی و تەبایی نێوان مسلمانان، هەروەها دەرفەتێک بێت بۆ بەخۆداچوونەوە و زیاتر هاوکاریکردنی هەژاران و نەداران. پەیاممان ئەوەیە بۆ مسلمانان کە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکەن، ئاگایان لە دینی پیرۆزی ئیسلام بێ، یا ئەمری خوا جێبەجێ بکەن، ئەوەی کە خوای گەورە نەهی لێ کردووە لەی دوورکەونەوە، ڕوو بکەنە خوای پەروەردگار، خزمەتی مسلمانان بکەن. پێغەمبەری خوا ئەفەرمێ من نفس عن مسلم كربة نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. هەر کە تێنا ڕەحەتێک لە مسلمانێک لابەرێ خوای گەورە ناڕەحەتیەکانی ئەو لا دەبا. ئێمە داواکاریمان ئەوەیە میلەتی مسلمانان یەک بگرن بۆ ئەوەی کە سەرکەوتوو بین بەسەر داواکاریەکانمانە. بە بۆنەی ئەم یادە پیرۆزەوە لە زۆربەی مزگەوتەکانی شاردا خواردن بۆ هەژاران و ڕێبواران و گەشتیاران دابین کرا. تەنها لە مزگەوتی گەورەی سلێمانی زیاتر لە 1 تەن گۆشت ئامادەکرا و بەسەر زیاتر لە 10,000 کەسدا دابەش کرا. هزار نفر حاضر لە مزگەوتی گەورە. ئیمڕۆکانە 1 تەن گۆشتی حیوان لێنراوە، 350 کیلۆ برنج لێنراوە، 100 کیلۆ فاصۆلیا لێنراوە. واللهی ئیمڕۆ هەتا ئێستا حسابکە نیوەی خواردن ماوە، ئینشاءالله بەشی لەوانەیە هەتا ئێوارە تا عاسر خواردن بمێنێ ئینشاءالله. ئاسی و خێرخوازانەکەن کە دەستیان بەم چێشخانەوەیە خی گەورە ئەو خواردنانە ئەو شتێکی دێنێرن بۆیە مەبی کە بێ بەچرایە بۆ قیامەتیان ئینشاءالله. داوا دەکرێت یادی لە دایکبوونی سەروەری مرۆڤاتی سەلامی خوای لەسەر بێت ببێتە هەوێنی ئاشتی و تەبایی و یەکڕێزی و کۆتایی هێنان بە کێشە و ناخۆشیەکان بۆ پێی ئاینی پیرۆزی ئیسلام لە خودی خۆیدا ئاینی ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و دادگەریە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.